مسلمانان ئینسانی مسلمان بەدوای ئەوە دەگەڕێت بەڵکو ڕەزامەندی خی پەروەردگاری دەستکەوێت یان کام ڕۆژە لای خی پەروەردگار زۆر بەڕێزە عیبادەت بکا لەو چەند ڕۆژەدا ئەوەی کە معلومە کە ڕۆژی حاجیان واتە لە یەکەی دیلحیجەوە دەست پێ دەکات تاوەکو پێش جەژن ئەو چەند ڕۆژە کە پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەفضەل ئەیامی الدونیا باشترین و بەڕێزترین ڕۆژەکانی دنیا ئەو دە ڕۆژی حاجیانە و دەفەرمێ عمل كردن تيدا ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام العشر هيت كردوي يعني لا يخاي برجار بريز وبقدر بيت وكو كردو لو دور روجيكا روجي حاجيانا نوميني حاجياني في دوتريد ولو روجاني كخاي برجار سويني بيخوارد والفجر وليالي العشر زانان فرمون پروردگار او تا سويني بيخوارد كو تا هشتك بقيمته بريز بيت وفضلي هبي لا يخاي برجار پروردگار سويني بيخوارد بوي ايما گرنگكي بزانين بۆیە کردەوە لەو دە ڕۆژەدا وەکو زانایش دەفەرمون کردەوە لە هەموو ساڵەکەدا هیچ ڕۆژێک بەقەدەر ئەو دە ڕۆژە گرنگینی حتا ئەگەر ڕەمەزانیش بۆیە ئەو دە ڕۆژە لە دەست نەدەین کردەوەی زۆری تێدا بکەین و بەڕۆژ بوون زیکردکردن سەدەقەکردن ئەوانە هەموو تێیدا چەند قاتە بۆیە مسلمان بەدوای ئەودا دەگەڕێت لە کوێ ڕەزامەندی پەروەردگاری دەستکەوێت خی پەروەردگار بمانگەێنێت بە ئەو دە ڕۆژانە و حەجی حاجیانمان قبول بکات کە لەو دە ڕۆژەیە و ئەو چەند ڕۆژەیەکە هەموو عیباتەکان تێیدا کۆ دەبێتەوە بە حەج بە ڕۆژوگرتن بە سەدەقا بە نوێشکردن هەمووی کۆ دەبێتەوە کە لە هیچ ڕۆژەکانی کەی ساڵدا بەو شوێ کۆ نابێتەوە بۆیە کردەوە تێیدا زۆر جیاوازترە بۆیە ئینسانی مسلمان ئەو هەلانە لە دەست نادات تێیدا بە ڕۆژوو بێت سەدەقەی زۆر بکات قورئان بخوێنێت و ذکری پەروەردگار بکات ئەوانەش بەهۆی ئەوەیەکە ببێتە هۆکارێک بەڵکو ڕەزامەندی خی پەروەردگار بەدەست بێنێت صلی الله علی نبینا محەممەد والحەمدولله